دکتۆر خالیدی تەوەکولی کۆمەڵناسمان لەگەڵدایە بۆ زیاتر تاوتوێکردنی هەڵبژاردنەکانی ئێران. دکتۆرم کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونت. ئەم کاتان باش، سپاس بۆ. زۆر سپاس. دکتۆر سەرەتا دەمەوێت لەوە دەست پێ بکەم لەو ناوچەی کە جەنابتی لێیبا زیاتر با بڵێم ناوچە کوردنشینەکان لە ئێراندا ڕێژەی دەنگدان چۆنە لەوێ؟ وەڵام ڕاپرسیەکی زانستی و ڕسمی نەکراوە، بەڵام ئەوەی کە ئێمە دیومانە لە یا بیستومە لە بەشەکانی جۆراوجۆری کوردستان لە شارەکانی جۆراوجۆر لە ستاتهای ڕێی وەرگرتن ئەو جۆری کە باسەکرێت ئەڵێن ڕێژەی خەڵک زۆر بوو و کەسانێکی زۆر هەن کە بەشداری لە انتخاباتەکە. بەڵێ کەواتە ئەگەر ڕێژەی خەڵک زۆر بووە مەبەستم وەکو دەزانین لایەنە کوردیەکان 6 لایەنی کوردی با بڵین بایکۆتکردنی ئەم هەڵبژاردنیان ڕاگەیان دا تۆ پێت وایە ئەوە کاریگەریەکی زۆری نەبووە، ینی زۆر با بڵین کاری نەکردوێتە سەر بەشداری بوانی خەڵکان لە ناوچەکان؟ پێم وانییە کە کاریگەری زۆری بوو، بە کاریگەری بووە ئەوە ناتوانین نادیدە بگرین، بەڵام هەمیشە ئەم حزبانە هەڵبژاردنیان بایکۆت کردووە و ئەوەی کە ئێمە دیومانە زۆربەی جارەکان بێتەسیری ئەو بەیانیە بووە و ئەو بایکۆتە بووە کە ئەعلامیان کردووە، ئەوەی کە ئێمە بینین خەڵک بەشداریەکەن و ئەتوانێت هۆکاری جۆراوجۆریش. بەڵێ باشە دکتۆر خالید، پرسیارێکی تر ئەی بەشداری ژنان چۆن بۆ؟ چونکە وەکو دەزانین ژنان بەجیا بایکۆتیان کرد، چەند ڕێکخراوێکی ژنان کە داوایان لە ژنان کرد لە ڕۆژی هەڵبژاردندا شار بەجێ بێڵن. ئایا هیچ با بڵین بە پیرۆچوونی ئەم داواکاریە هەبوو؟ وەڵا نەمدیە، ینی فەرق ناکات ژن و پیا و هەروەکو یەک داریەکەن، چۆن ئەکسەرەن وەکو بنەماڵە ئەچن بۆ لای سندوق دەنگدانەکان و کاریگەریی ئەو توی نەبووە، چۆن پەیوەندیەک لە بینی ئەوان و خەڵکا بەو شێوە نییە کە بتوانن تەسیرگوزاریان بێ وەختێک خەڵک پەیامەکە نەبیستن و پەیامەکەیان بۆشی نەکرێتەوە بەداخە ئەو کەسانە کە دێن تەحریمیەکەن فقط لە دوورەوە دێن دەستورێک ئەدەن بەیانیەک سادر دەکەن و داواکەن لە خەڵک کە بکەونە شوێنی ئەوان، لە حاڵەکە مەسەلەن ئێمە بینین لە جمهوری ئیسلامی کاتێک کە باز لە هەڵبژاردن ئەکرێ زۆر شیەکەن و قازانجەکان فایدەکانی واتوانێت چێ فایدەیەکی بێ بۆ خەڵک لەسەر ئەوانە زۆر قساکرێت، بەڵام حزبەکانی ئێمە یا ئەوانەی زۆستیۆنن یا کۆڕ و کۆبوونەوە جۆراوجۆرەکان کە دێن باسی بایکۆت دەکەن فقط دێن ئەڵێن ئێمە بایکۆتمان کردوتەوە بوو، ولی دلیلێک کە بیان بێت یا بێن شتی بکەنەوە یا بێن باسی لەسەر بکەن و تویێتی لەسەر بکەن ئەو شتە بەدی ناکرێت. باشە پێت وایە خەڵکی لە ناوچە کوردیەکاندا وەکو یەک بەشداریەکەن لە هەڵبژاردننی سەرۆکایەتی و هەروەها هەڵبژاردننی شارولادیەکاندا؟ من پێم وایە شارولادیەکان ئەگەر بەشداری بکەن لەوانەیە ئەنگیزەکانیان جۆرا و جۆر بێت، ئەمینا بەشێکی زۆریان هەر لە هەردووکیە بەشداریەکەن. ئەنگیزەی ئەوەی کە کەسانێکە لە شورای شار یا شورای دێهاتەکانە بەشداریەکەن لەوانەیە ئەوە بێت کە بزانن قەومی خۆیانە نزیکن تایبکەن خەڵکی گەڕێکێکن، بەڵام بۆ سەر کۆماری لەوانەیە بەرنامەی ئابووری یا بەرنامەی سیاسی بەرنامەی کۆمەڵایەتیەکانیان لە بەرچاو بگرن و بەپێی ئەوە. بەڵێ باشە دکتۆر خالید، لە هەڵبژاردننی ڕابردوودا شتێکی دیار بوو کە لە ناوچە کوردیەکاندا زیاتر دەنگ بە حەسەنی ڕۆحانی درابوو. تۆ پێت وایە لەم هەڵبژاردنەشدا بە هەمان شێوە بێتەوە، ینی خەڵکی لەو ناوچانە زیاتر دەنگ بە حەسەنی ڕۆحانی بدەن؟ پێم وابێ هەر ئەم جاریش هەر بەو شێوە ئەبێت، بەڵام لەوانەیە ئاستی دەنگدانەکە لەو حەدانە بێت کە جاری پێشوو دەنگدرا بە ڕۆحانی تۆزێک لەوانەیە ئاستی بەشداریکردنی خەڵک کەم بێت و ئەوە تەسیر دابنێت لەسەر دەنگی ڕۆحانی، چۆن ئەوانەی کە دەنگ ئەدەن بە لایەنی بەرامبەری ڕۆحانی ئەوان هەر ئەچنە سەر سندوقەکانی ڕێی و دەنگی خۆیان ئەخەنە ناو سندوقەکان، بەڵام ئەو کەسانەی کە دەنگ ئەدەن بە ڕۆحانی بەشێکیان لەوانەیە کاتی تەسیری بایکۆت قەراریان گرت بێت یا لەوانەیە بەرنامەکانی 4 ساڵی ڕابردوو پێ باش نەبوو بێت، لەوانەیە ئەوانە کەم بوو بێتەوە. ئەمما بەگشتی ڕۆحانی لە کوردستان دەنگی زۆرترە لە باشە لە تەواوی ئێران دکتۆر خالید پێت وایە ڕۆحانی بتوانێت ئەم جارش متمانی خەڵکی بەدەست بێنێتەوە؟ وڵا پیشبینیکردن کەمێک سەختە، بەڵام ئەوەی کە ڕاپرسی هەیە هەرچەند ڕسمی نیە بە شێوەیەکی لەوانەیە ئازادانە و ڕاپرسییان بەرگوزار نەکرد بێت و پرسوڕایە کە ئێمە بە شێوەی غیر ڕسمی کردمانە هەر ئەوە نیشانەدات کە لە
شارە گەورەکانیش دەنگی ڕۆحانی زیاترە و ئومیدواری هەیە کە هەر لە دەوری ئەوەڵە ڕۆحانی دەنگی پێویست بەدەست بێنێت و هەڵبژاردن نەکەوێتە دەوری دووەم و هەر لەم ڕۆژی جمعە ئیتر هەڵبژاردن کۆتایی کرد. بەڵێ دکتۆر خالیدی تەوەکلی کۆمەڵناس لە سەقزەوە لەگەڵمان بوو، زۆر سوپاس بۆ ئامادەبوونت.